تەنها یەک داواکاریمان هەیە ئەویش بریتیە لە گواستنەوە یان خود تەوتین. ئێمە ئەمڕۆ هاتووینە بۆ جارێکی تر خۆپیشاندان لە بەردەم پەروەردەی کەرکووک داواکارین کە تەنها یەک داواکاریمان هەیە ئەویش بریتیە لە گواستنەوە یان خود تەوتین. ئێمە چەندین ساڵە بەدەست ئەم قەیرانەوە دەناڵێنین، چەندین ساڵە حکومەتی هەرێمی کوردستان ناوەتا موچەمان دەداتێ، ناوەتا ڕێدەدا ئێمە تەوتین بکرێن. داخوازی سەرەتایی و کۆتایی ئێمە ئەوەیە کە بەڕاستی تەوتین بکرێن، کە بگەڕێنەوە سەر حکومەتی عێراق و وەکو هاوپیشەکانمان لە ناوەند لە مەرکەز با بڵێن ئەوانەی عەرەبی و تورکمانی و سریانی ئێمە موچە و شایستەداریەکانی خۆمان وەرنەگرین. ئەگەردا ئێمە دووبارە لە دوای نیوەی ساڵ هەنگاوی گەورەی تر دەگرینە بەر و بیر لەوە دەکەینەوە کە جارێکی تر بەڕاستی هۆڵەکانی خوێندن پەک بخەینەوە. ئەمڕۆ هاتوونێتە بەردەم بینای پەروەردە بۆ دەربڕینی ناڕەزایەتیەکانمان، دژی دواکەوتنی موچەکانمان و بڕیاری بەڕێوەبەری پەروەردە کە بڕیاری دابوو ئەو مامۆستانی کە بایکۆتیان کردووە و ناچنە سەردەوامەکانیان غیاب بدرێن و دابڕانیان بۆ بنووسرێت کە ئەمە بەڕاستی بووە جێی تووڕێیی سەرجەم مامۆستایانی گرێبەست و میلاک لە شاری کەرکووک کە ئێمە وەکو مامۆستایانی گرێبەست ماوەی 5 مانگە موچەمان وەرنەگرتووە و مامۆستایانی میلاکیش بە هەمان شێوە 3 مانگە موچیان وەرنەگرتووە کە داوای بچووکترین مافی خۆیانەکەن کە بژێوی ژیانیانە کە موچەکەیانە لەبەر ئەوە بایکۆتیان کردووە. بەشێک لەو مامۆستایانە و بەڕێوەبەری پەروەردەش بڕیاری غیابدانی بۆیان دەرکردووە لایەن بەڕێوەبەرەکانیانەوە کە ئەمەش بۆ جێی تووڕێی مامۆستایان و ئێمەش بەو هۆکارە ئەمڕۆ هاتینە بەردەم بینای پەروەردە و ناڕەزایەتیەکانمان لێرەوە دەربڕی ئەمڕۆ کە پێشتر لە بەردەم یەکەی سەرپەرشتیاری بووین لە گەڕەکی شۆریزە، بەڵام ئەمڕۆ مەیدانی ناڕەزایەتیەکان هاتە ئێرە و ئەمانەوە دەنگی خۆمان بگەینە حکوومەتی ناوەندی و داوای گواستنەوەی ڕاژەکانمانەکەین بۆ سەر حکوومەتی ناوەندی یا ئەوە تا حکوومەتی هەرێم کێشەی موچەمان بۆ چارەسەرکاو.